لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێک لە ناوە جوانەکانی خوای پەروەردیگارمان کە زۆر لە قورئان خوای گەورە دووبارەی کردیتەوە و هاتیە ناوی پیرۆزی الحق. الحق واتە ئەو خودایی کەوا ڕەوایە، ئەو خودایی کەوا ڕاستە، ئەو خودایی کەوا هەر ذاتیویە کەوا حەقە لە شوێنی خۆیتی. لە زمانی عەرەبیدا حەق بە شتێک دەوترێت کە مطابق بی لە بۆ واقع، واقعەکە چۆن بی بەو شێوەیە بی. لە دنیای زۆر کەس هەبووینە، زۆر شت هەبووینە، بانگەشەی ئەوەیان لە بۆ کرایەکەوە شایستەی پەرستنن، ناوی خودایان لێندرایە، ناوی ئیلاهیان لێ نایە، هەمووی بە باڵتیلی بە پوچەڵی بێبنەما بووە. تەنها زاتێکەوە مطابق بووە لە بۆ ئەو وەصفەی و شایستەی ئەوەیەکەوە وەصفی الله سبحانه وتعالى و پەرستنی لە بۆ ئەنجام بدرێ ذاتی الحق سبحانه وتعالى کە خودای پەروەردیگارە. ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه هو الباطل. لبروي خواي پروردگار سبحانه وتعالى كخالقي همويتي همو بخوي درستي كرديو بخوي بري ويدباتن هر أو الحق هر أو ذاتي الحق كشايستي پرستنا وبيز قلوي هموي بوصلن هموي باطلن بيبناغو بيبنمانا. وخداي پروردگار سبحانه وتعالى وكو دفرمي روج قيامت ڕۆژی حەقە لەبەرەوەی جێبەجێ دەبی و دێتە دی، پێغەمبەرەکەی حەقە لەبەرەوەی بەڕاستی لەلایەن خوای گەورەوە وەحی لە بۆ نێردرایە و پێغەمبەرە و دینەکەی حەقە لەبەرەوەی دینێکی ڕاست و ڕەوانە هەرچی بڕیاری لێدرایە ئەوە ڕاستیە. و خودای گەورە سبحانه وتعالى هەموو ئەسما و صفاتەکانی، هەموو ئەفعالەکان، هەموو ئاثارەکان دەلالەت لەسەر حەقانیەتی وی دەکەن. کاتێک ئەتوو دەچیە ناو بینایەک تەماشای ئەو بینایی دەکەی دەبینی بەو پەڕی ڕێک و پێچی ئەو بینایە دروست کرایە، هەموو شتێک زۆر بەڕێکی لە شوێنی خۆی دانرایە، هەموو شتێک بە جوانی دروست کرایە. چی لێ وەردەگری؟ ئەگەر چی وەستایەکی شت نەدیتیە کە ئەو بینایی دروست کردبی، ئەگەر چی ئەندازیارێکی شت نەدیتیەکەوە نەخشەی داڕشتبی، بەڵام بێگومان دەبی لەسەر ئەوەی کەوا خاوەن صیفەتێکی وەستایەک و ئەندازیارێکی زیرەک، شارەزا، کارامە، لێزان لە پشت دروستکردنی ئەو بینایی هەیە. کەواتە ئێمە فعلمان دیت، ئاثار و شوێنەوارمان دیت. ئەو شوێنەوارە، ئەو ئەفعالە دەلالەتی کرد لەسەر صیفات. کەسێک خاوەنی صیفاتی زیرەکی، کارامەیی، شارەزایی، لێهاتووی لە پشت دروستکردنی ئەو بینایی بوو. ئێمادام صیفاتی شارەزایی و کارامەیی هەبیتن دەبی زاتە چیش هەبی کە خاوەنی ئەو صیفاتانە بی. کەواتە ئێمە لەو گردونە کاتێک تەماشا دەکەین، لە ئاسمانەکان، لە زەوی، لە چیایەکان، لە باران بارین، لە لاشەی خۆمان کاتێکەوە سەیری لاشەی خۆمان دەکەین، خوای گەورە بە چ ڕێک و پێچیەک دروستی کردینە، دەبینین کە هەمووی دەلالەت دەکا لەسەر ئەو زاتە حەقەی سبحانه وتعالى، هەمووی دەلالەت لەسەرەوەی دەکا کە زاتەکی خاوەنی صیفاتی قودرەت، ئەو پەڕی توانە، ئەو پەڕی زانە، ئەو پەڕی حەکیم، ئەو زاتە دەبی دروستی کردبیتن. هەموو ئەفعالەکان و ڕووداوەکان و شوێنەوارەکانی ئەو گردونە ئەوەمان پێ پیشان دەدەن. وەکە زانیشمان زاتێک هەیە خاوەنی صیفاتی قودرەت و حکمت و علم و داناییە، دەبی بزانین ئەو زاتە سبحانه وتعالى هەر ئەویشە شایستەی پەرستنە. کە لۆی خوای گەورە دەفەرمیتن فوربك إنه لحق مثل ما أنكم تنطقون. سوين بپروردگار أو ذات سبحانه وتعالى ووعد بلينكاني حقا هروكو إيه مقصدكين كو هيتز قمان لقصة كردني من نية، كو هيتز قمان لوجودي من نية، بهمان شي وش هيتز قمان لوجودي أو ذاتي نية كالحق سبحانه وتعالى. لبروي أجر كسق قمان لبوني أو ذاتي دروس بكا دبي قمان لبوني أو بناي دروس بكا كإما باس ما كرد، يعني دبي بريهر بناية كوجودينيا، يعني ما دام بنا وجودي هي دبي بريار بدأ وسطايك أندازيارك لبش دروس كردني أو بناي هي، يعني إما دبي بلين هيتس وجشتك لە خودی خۆم لە ئاسمان لە زەوی لەو دەوروبەرە هیچ شتێک وجودی نییە، یان دەبی
بڕیار بدەم کە زاتەچی ئەلحەق هەیە کە ئەوە هەموو شتێکی دروست کردیە و ئەویشە هەموو شتێک بەڕێوە دەباتن بە حەقی خۆی لە شوێنی خۆی بە شوێنی شایستەی خۆی. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.